إذا أجر حزة كي بيت لا إخواتي. زبادين اللي دبسو وين قاعد حزة بس مدري وين ورا تناوي شيء وين ده الشاء اللي ردانش ورا ردانش ورا سيري كاميرا كاين أنا ما منيش بس بقولنا كيف قلت لي حاضر الشكل كده مش بودن شكل حميد عاوز مفيسة من أو كاتل الراستيا لبروي باسابورت من أبو باسابورت كان لسه بوم وأنا متواني زور هاتو شوي أملا ولا كم بويا من نمتواني لو كوبونو عليك برادران لألمانيا كذيان باش داري بكم إمام زلال كبيوندي لقى برادران أكلو برادران زور زفي خوش حالي إخوان در بريبو وتوان فعلا مجلة إخوان بس ما كدور لإيش كذا أجر بود كريبيت سريك من لبديت كوبونو كين كاريش زور باشا بو ما بستا إمام زلال سفرش دروي كرت وهاد أوروبا كهاد أوروبا لقى برادرانا كوب كونفرنس جيب شكولاني عن بزلا ألمانيا ومسودي باني دا مزراني يشتين اجتماعي كردستان شلقل خوايا نابو باجوي كهنية تعديلات ودسكاري تاكرا بانكا بلاو كرايوا وجيقل لوي بعربي بلاو كرايوا ترجمش كرا بفارسي وبتركي وبهنية لزمان أوروبايا كان وهول من داك دعاية زوري بوكين بوي كحركة كردي جانيش كخليش خو تنظيم كدنا وخو ريخس نوايا بو جورا يشتين اجتماعي كردستان ببيعوي كهشتا وكونيا مثلا هين ببيت دسي برنامج دياري كراوي هبه بلان بياني تأسيسيكي تقريبا بشي زوري فكري او بيدة تازاني كأمانويست بيخيننا وحركة كرديوة تيابو بتايبتي لبياني دوهمين يعني كبمناسبتي تيقربوني هاتني بيروري يانزي إلو لوكا روج دام بس بيكرني شورج بول لواب يشتي بيانشي دركو ولو بيانا بوچون و بیرنیەکانی خۆی بەنسبەت جوڵانەوەی کوردەوە طرح کردبوو کە لە حەقەتە بنجێت بوترێت ئەو بەیانیان لە بەیانی یەکەم چاکتر بوو چونکم چاکتر ڕێبازی یەکێتی نیشتیمانی کوردستانی ڕوونەکردەوە و ئەسبابی شکستی شۆڕشی پێشووی دەرەخست و پیشانی ئەدا کە شۆڕشی نوێ چۆن بکرێت ئەو وەجبەیی کە هەڵبژێرابوون پێشمەرگەکان پاش تەوابوونی مەشق و تەدریبیان کە شهيدي نمري برايم عزور لقل أنا بجدارية كرد ودكتور خضر معصوم يش جاروبارة شو سردانية كردنو لقل أنا أبو باجوي كدس بريار درا دس كينو بكار كردن أقداري برادراني ناو كراكا أوان لدورو بشتي ماني شش وحوتا لمنطقة كان سليماني وكركو هولير مفرزة كان دركنا دروا أوج لعها زمان لقل أوانا إمج للا خمانوا بريار من ذاك دس كين با قرانوا ووكو مفرزي استطلاع چوار مفرزمان با سرکردایەتی شهیدی نەمر ئیبراهیم عزۆ ناردەوە بۆ منطقەی زاخۆ و بادینان و ئەوانە ئێمە کوردستان طبیعی کوردستان عێراق دوو سێ سنووری هەیە کە دوو جێگای استراتیژی زۆر مهمە یەکیشیان سێ سنووری غەربیە کە لایەشی سووریا و لایەشی عێراق و لایەشی تورکیایە ئەوی تریان بڵین سێ سنووری شەرقیمانە کە لایەشی عراق لاش تركيا لاشي إيران
ئێمە لە ساڵی 1976ەوە لەم منتیقەیە بارەگاماندانا بە تایبەتی لە گوندێک ناوی دێرکە لەوێ بارەگاماندانا بوو ئەومان کردوو بە جێگەی کۆکردنەوەی پێشمەرگە و جێگەی مەشقدادان و جێگەی تربێتکردنی سیاسیان و لە عینی وەختیشا لێوە پەیوەندیمان لەگەڵ جەماعەتەکانی تورکیا بە تایبەتی لەگەڵ هێز و ڕێکخراوە سیاسیەکانی کە لە تورکیا هەبوون پەیوەندیمان لەگەڵ دروست کرده بوون و هەندێک جار لەوێشەوە ئەمانتوانی خەڵک بنێرینەوە بۆ ناو داخلی عێراق کە بەیان و بڵاوکراوە بنێرێتەوە ئیتصال بکەن و لە زمینی ئەو کەسانی کە لەو منتیقانە کاریانە کرد و چالشیانە کرد بێجگە لە شەیدی برایان مازۆ شەهیدی نەمر شێخ حسێنی بابە شێخیش هاتبوو کە ئەویش هەر لەو منتیقەیە کاریە کرد و پاشان منیش چوون بۆ لە ئێمامەوە سەیکەریمیش هات و سامان و ئەو عادل و برەدەری ترمان شەهید بوو کە ئەوانە لە ئێرانەوە هاتبوون بە تایبەتی بە پێ لە ئێرانەوە هاتبوون بۆ بەرەیەک پێک بێت ئەو بەرەیە بۆ ئەوەی کە سەرکردایەتی سیاسی و عەسکەری جوڵانەوەی کورد لە کوردستانی عێراقا بکات جەبهە لە ڕاستیە ئێمە وەی تێگەین کە هەتەنیا شتێکی پرۆپاگاندە و داعایە نەبێت بەڵکو جەبهە ببێت بە سەرکردایەتێکی ڕاستەقینە بۆ یەکخستنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ یەکخستنی داودەستگاکانی کوردی شۆڕش بۆ یەکخستنی داودەستگای ڕاگەیاندن بۆ یەکخستنی داودەستگای مالیە بۆ یەکخستنی شێوەی بەڕێوەبردنی ناوچەکان بۆ یەکخستنی داودەستگای نێنەرایەتی شۆڕشی کورد لە دەرەوەی وڵات باشان منی بخير بيت كويس شو هرشو كم هرب هرب المعمل صابانەمان بۆ بکە ڕێخستنەکانمان لە مەودای ئەو ساڵەدا توانی ویانە پتر بچنە ناو کرێکار و جوتیار و خوێندەوەران و ڕێخستنەکانمان لە ڕووی چینایەتەوە بەم شێوەی خوارەوەیە لە 134 و لە دەیا 4 کرێکار لە 115 و لە دەیا 7 جوتیار لە 124 و لە دەیا 3 خوێندکار لە 108 و لە دەیا 7 فەرمانبەر لە 116 و لە دەیا 7 کاسبکار وەکوو دەبینین ڕێژەی ڕێخستن لە ناو جوتیاران بە گوێرەی قەوارەی جوتیار لە ناو کۆمەڵی کوردەواریدا ڕێخستنمان کەمە و پێویستە زیاتر کار بکرێت لە ناو جوتیاران بۆ ڕێخستنیان وەگەشەکردنی ڕێخستنەکانمان لە جیهاتەکاندا.